زۆر مەترسی لەسەر ژیانی هەر هەمومان هەبووە بەڕاستی تۆ خەریکی ئاگرکوژانەوەی لەم لا تۆ ئەڵغامێک تەقێ پارچەیە بەرتەکەوێت بەڵێ ئەوکی سەڵە ئەوکی سەڵە ناو ئاگرەکە ئەگەر محاولە بکەین کاگارێزەوە یەکێگە لەوکی سەڵانی کە ئێستا لە بەخشی ڕاستەخۆی پەیامە خەریک بوو بسووتە سوپاس بۆ خۆی گەورە کە ڕزگارمان کرد بە ئاوا بڕاکاک پشتیوان گیان با ئاوا بێنم ئەوەی دەبێن ئەوکی سەڵە دیارە لێرە زۆرترین زۆری ئاژەڵی کێوی لەو ناوچەیە چی هەن؟ چی زۆرترین مەترسیان لەسرە بۆ ئاژەڵی کێوی ئەمانە چیە لێرەکە کوشتیوان باڵندە چۆلەکە کۆتر ژیشک کیسەڵ ئەنواعی لێمار ئەنواع ئاژەڵی لێ بەڕاستی دوێنێ کە حاجێکمان هەیە دەستی کردە گریان تووتکەیەک هەموو گیانی سوتا بوو لە تاوە یعنی حاجیەک بۆ تەمەنەوە ئەگریا ئەیا بەسەری خۆیە ئەی ماڵی ئەوە کاول بەکەم ئاگرەی کردو بەڕاستی ئەبێ ئینسانیش تا ڕادەیەک هۆشیار بێت لەوەی کە تۆ چایەک لێنی ئێمە هەمومان فەلاحین لەم دەشت و دەرایان تۆ ئەبێ چواردەوری خۆپاکەی تۆیان نەوارە سووتێنی لایلۆنە سووتێنی ئەبێ ئاگاداری چواردەوروبەری خۆت بیاوە ئەوە تاوانی چی وایە یاننا ئەیسە ئەمە تاوانی هیچ تاوانێکی نییە کاکە تۆ هەر بۆ خۆ لەبەر خۆت بەیانی مەڕووماڵاتەکە و لەکوێ ئەلەوەڕێنی